کۆمپانیای پڵەس ملیۆن بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. خۆشگە بەڕاستی لێ بوونە ڕاست و خۆش لێرمان کردە. وەرە با نەکێشم بە حەوشی دەمتا ئەوە کەی وڵاتە جادەیەکی سەقەت نەقەت ئەیشی تایە نە ئیشارەتەیە مەلعەبەکەت هەر بۆ نادۆزرێتەوە. کوڕە مەلعەبەکانیان بە قەدەر کوونە سەگێکە ئەڵێن ئاو دەستیشیتیان نییە. لە چەقچەق نیوزەوە لەگەڵتانین ببورن لە چەقچەق سپۆرتەوە ڕاستەخۆ لەگەڵتانین بۆ هەواڵە وەرزشیەکان وەک بینیمان و پێشبینیەکرا گێمی یەکەمی یاریەکە لە نێوان هەڵبژاردە سیاچەمانەی کوردستان و سامبای بەرازیلیدا ئەنجام درا و حوبەیەک لە بەرژەوەندی کوردستان کۆتایی هات. بەڵێ خۆشەویستان پێدەچێت لە مۆندیالی ئەمساڵدا ئاستی هەڵبژاردەکان وەک پێویست نەبن بەهۆی ئەو قەیرانانەی تووشی هەموو وڵاتانی جیهان هاتووە جگە لە کوردستان. وڵاتی سوید کە هەموو هیوایەکیان بە ئیبراهیمۆڤیچ بوو دوێنێ لەگەڵ 470 پەنابەری سویدیدا لەسەر مەرزی باشمەخ داوای پەنابەری دەکرد. جا بۆ ڕێیان پێناقەی چیەکە؟ باوانیش بین وەکو کەنەدیەکان کە نەزبن خۆ چییە؟ وا بڕیار بوو هەڵبژاردەی سوئیسڕا بەشداری موندیال نەکات بەهۆی نەمانی پارە لە باقەکانی وڵاتە و دواکەوتنی مەعاشەوە. خۆشبەختانە بانقەکانی کوردستان دەستی یارمەتیان بۆ درێژکردن و بوونە سپانسەری هەڵبژاردەکەیان. دانیشتوانی یابان داماوترین بینەری موندیالن بەهۆی کێشەی کارەباوە بەڕادوێ سێری یاریەکەکەن؟ ئەگەر خاڵادیسۆنی زانی ئێستا لەگەری سێوان هەڵەسایەوە ڕێگە چوو بۆی حەلە کرد. وەزارەتی وەرزش و لاوانی ئەمریکا تا ئێستا چاوەڕێی پارلەمانن کۆ ببنەوە و هەڵبژاردنەکەیان بنێرن بۆ بەرازیل. شایانی باسە زیاتر لە 356 ڕۆژی ڕێکە پەرلەمانی ئەمریکا داننیشتووە. درەنگەیشتنی هەڵبژاردەی ئەڵمانیا بۆ مۆندیال بەهۆی خراپی فڕۆکەخانە و کەمی فڕۆکەوە بوو. بۆیە داوایان لە کوردستان کرد کە فڕۆکێکی تایبەتیان بۆ بنێرن هەر هیچ نەبێ بۆ گواستنەوەی هەڵبژاردەکەیان بۆ بەرازیل. بەسەری بۆکم و بەز وڵات نییە. گوندی سلێمانیم لەو ئەڵمانیا کەوەر بۆ دروست کرد و یەک بەشەری خۆ نایگڕێ. نە ئیشێکی تایە نە مەعمەلی تایە مەسینەشیان لە کوردستانەوە بۆ چێ ئەوە خۆڵبارینەکەشی لەو لاوە بۆستێ. کوڕە برا دەسەڵاتێکی دیکتاتۆر و گەنداڵ خەڵکەکەی هەروە قوربەسەرە بێ. هەر ئێستاش دەستگای هەواڵگیری ناسا لە قی سلێمانی پێڕاگەیاندین 4 یاریزانی هەڵبژاردەی بەرازیل کە ئەمڕۆژ بەشدار بوون لە یاریەکەیە بەڕەگەز عەرەبن و ناسنامەی تەزویریان بۆ کراوە. ئەکسەر و فەساتە خواتەوە هەر زانیم خەڵکی جنوبن. بەپێی هەموو ئەو ڕاپرسی پێشبینیانەی فیفا بڵاوی کردوێتەوە کاسی موندیالی ئەمساڵ کوردستان هەڵیەبڕێ.